بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان، بەڕێز ڕاوێژکارانی پەروەردە و خوێندنی باڵای بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقی فیدراڵ و حکومەتی هەرێمی کوردستان، سەرۆک زانکۆکان، بەشداربووان و ڕێخەران و ئامادەبوانی بەڕێز، بەناوی پارێزگای سلێمانیەوە خۆشحاڵی خۆمان دەرەبڕین، پیرۆزبایی و پێزانین و پشتیوانی خۆمان دەرەبڕین بۆ دووهەمین پێشانگای هەنگاوی داهاتوو کە جارێکی تر لە هۆڵێک کە ناوەکەی هەڵگری ناوەڕۆکەکەیەتی بە ناوی بناغەوە بنچینەوە دانانی بەردی بناغی کۆمەڵگاکەمان لە ڕێی ئەم جۆرە کارانەوە بەیەکەوە کۆبینەوە. ئەم هەنگاوە لە شاری سلێمانی بە چاودێری بەڕێز قوبا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و بەم بەشداری ئەم گەنجە سەنگین و سەلار و سالار و لێهاتوانە دەرخەری ئەو ڕاستەقینەیە کە بنیاتێکی سەرەکی لە ناو پارێزگا و شارەکەی ئێمە هەیە، دەرخەری ئەوەیە کە ئەو بنیاتەوای کردووە کە داهێنانەکانی تریش ئەم جۆرە پێشانگایانە کە لە بنەڕەتەوە بەڕاستی پێشانگا نییە، ژینگە و ژوانی کۆکردنەوەی خەڵکەکانە، کەسەکانە، تواناکانە، ئەزمونونەکانە، بەهرەمەندەکانە بەیەکەوە تا یەکتر بناسن تا بێکەوە بتوانن بەرنامەی ئەمڕۆ ئایندەدا بنێن کارێکی گەورە و گرنگە. دەرخەری ئەو ڕاستیە کە سلێمانی چۆن بە درێژایی مێژووی خۆی وەکو کۆنترین شارستانیەتی بەردەوامی دنیا درێژەی بە ژیان داوە و لە هەموو قۆناغە مێژوویەکانە ئامادەیی هەبووە بەخشی زۆری بە مرۆڤایەتی بەخشیوە لە سەردەمی نوێشە توانیوێتی هەموو داهێنانەکان بێنێتە ئەم شارەوە. سیر نییە کە بۆ یەکەم جار لە ساڵی 1970 هێڵی تەلەگراف لە ئەستەمبوڵەوە گەشتۆتە بەغدا و بۆ یەکەم جار گەشتۆتە سلێمانی کە لە هیچ شارێکی تری کوردستان و عێراق و ناوچەکەیە لەو کاتەیە نەبووە. سیر نییە کە یەکەم خوێندنی مەدەنی و قوتابخانەی مەدەنی دوای خوێندنی دینی لە سلێمانی کراوەتەوە، یەکەم قوتابخانەی کچان لێرە کراوەتەوە، یەکەم کۆمەڵەی زانستی، یەکەم ڕێکخراوی ژنان و یەکەم زانکۆی کوردستانی گەورە و سێهەم لەسەر ئاستی عێراق تا ئەگا بەم ژوان و ژینگەیی کە ئەمڕۆ لە چوارچێوەی پێشانگای ساڵانەی تێکستێپ ئامادەکراوە دەرخەری ئەو ڕاستیان بنیادێکی مرۆیی، بنیادێکی مێژووی، بنیادێکی قۆڵ معریفی لەم شارەیە هەیە کە ئەتوانێ ئەم کارانە بکە. ژوانی ئەمڕۆ لەژێر چەتری بناغەیە بۆ کۆکردنەوەی هەموو ئەزمونانەیە ڕێپشاندانی خوێندکارانی ئامادەیە دەرچووی ئامادەیەکانن بۆی کە وەکو نامۆیەک لە دەرگای زانکۆکان نێن. خۆشبەختانە هەموو زانکۆکان لێرن و ئێستا ئەم شارەکە یەکەم زانکۆی تیاکرایەوە، 16 زانکۆ لە زۆنەکەیەتی، زیاتر لە 50 پەیمانگا لە زۆنەکەیەتی و دەیان ناوەندی توێژینەوە و خوێندن لە ناو زۆنەکەیەتی و پەرە بە توانامرۆیەکانی زانستیەکانی معریفیەکانی تەکنیکەکانی گەنجەکانمانەیەن. لێرام خۆشەویستانەوەکو باس کرا بەیەگەگەن بەرچاوڕوونیانە بێ لەکوێ بخوێنن، تەنیا نمرەکانیان بەز نییە، بۆ ئیستا گرنگە چیە خوێنن، چۆنە خوێنن، لەکوێ خوێنن، بۆچی ئەو ڕشتەیە خوێنن، لەکوێ بخوێنن، لە زانکۆی حکومی بخوێنن، لە زانکۆی ئەهلی بخوێنن، لە زانکۆی تایبەت بخوێنن، لە ناو هەرێم بخوێنن، لە شارەکەی خۆیان بخوێنن، لە عێراق کە بەسوپاسەوە ئۆفەرەدراوە بە خوێندکاران کە خوێندکارانی کوردستان ئەتوانن لە زانکۆکانی عێراقیش بخوێنن کە ئەوە دەرفەتێکی گرنگە و لە هەمان کاتا لە زانکۆکانی دەرەوە چۆن بخوێنن. ئەو کۆمپانیا و دامەزراوانە چین کە ئەتوانن فەندی خوێندکارەکان بکەن بۆ ئەوەی لەو قۆرەخکاریە تێپەڕین کە لە ڕابردووە کەسێک بە پەیوەندی تایبەتی توانی بچێ خوێندنێ بکە و دوجار هیچی ناخستە سەرخانی وڵاتەکەی ئێمە، چونکە توانە و بەهرەمەندیەکانی تەنیا ئەوە بوو کەسێکی ناسی. بۆیە لە ئیستایە گرنگە کە لەم ژینگە و ژوانەی بناغەیە لە دووەم پێشانگای تێکستێپە بەیەکەوە بین بۆی ئەو بەرچاوڕوونیەمان هەبێ. ناکرێت لەم دیدارەیە من بە تایبەتی لەم بوارانەیە ڕۆڵی بەڕێز قوبا تاالبانی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەبیرکەم کە بە چەند ئاراستەیەک پشتگیری ئەم کایانەی کردووە بە تایبەتی گەنجان. قۆناغی یەکەم کە بایەخ و ڕابەری بایەخدان بووە مناظری بە ئەلکترۆنیکردنی حکوومەت بووە، ئەمە تەنیا ڕستەیەکی ئاسان نییە و تەنیا بریتی نییە لەوەی کۆمپیوتەر و سیستەمی دیجیتاڵی و ئامێرەکان بەرینە ناو دام و دەستگاکان، نەخێر، بەڵکو ئەم تەکنۆلۆژیایە و بە ئەلکترۆنیکردنی حکوومەت یعنی بە گەنجکردنی سەرمایە مرۆییەکانی حکوومەت، چونکە ئەو تەکنۆلۆژیایە گەنج ئەتوانێ بەکاری بێنێ. نەوەکانی ڕابردوو لەگەڵ زیرەکی و لێوەشاوەیان کەمتر دەست و پەنجەیان لەگەڵ ئەم تەکنۆلۆژیانەیە نەرم کردووە. بۆیە کاتێ بانگەشە بۆ حکوومەتی ئەلکترۆنیەکرێ ئەبێت تێ بگەین ئەمە بایەخدانە بە توانەکانی گەنج، بە بەرهەمەکانی گەنج، بە بەخشەکانی گەنج. جگە لەوەی بەڕاستەوخۆیی
توانیوێتی هاوکاری دەیان پرۆژەی لەم شێوەیە بکە و بەڕاستەخۆیی پشتیوانی کۆمەڵێک گەنج بکە بەبێ ئەوەی کە لە ئینتیمایان بپێچێتەوە کە بۆ ئێمە لە ئیداری سلێمانی کە حکوومەتێکی خۆجێیی لەسەر بنەمای هاوڵاتی بوون و خزمەتگوزاریمان دروست کردووە کارێکی زۆر گەورە و گرنگە و استراتیژەکانی ئێمە ئەهێنێتە جێ لە ئاستی سێهەمیشە توانیوێتی زۆر ناوەندی لەم شێوانە بکاتەوە کە تایە گەنجان بتوانن سوودبن بن کۆ ببنەوە توانە بە توانەکانی توانزمەندیەکانی خۆیان بن و بتوانن کارەکانیان بە پێکەوەیی بە تیم بکەن تێکەڵاو بن و ئەمە تەنیا سلێمانی نەگرتوێتەوە ڕاستام ئیشانە لە سلێمانیەوە کرێ بەڵام بە سروشتی سلێمانی هەموو شتەکانی وەکو خۆرێک وایە لێرە هەڵیەت بەڵام دوجار پەخشەکەی گاتە هەموو شوێنێ بۆ هەموو شوێنێکی ئەم کوردستان و عێراقی فیدراڵ و پارچەکانی تری کوردستان و دەوروبەرەکەمانە ئومێ دەکەم بەم گیانەوە بینەکایی پەروەردە و فێرکردن حیزبڕانی کە شکستیە ناوە لە وڵاتەکەی ئێمەیە حکومڕانیش نەکەین بە قوربانی ئەو حکومڕانیەکی ڕاست و دروست و ڕەوا لەسەر بنەمای هەڵبژاردنێکی پاک و بێگەرت دوور لە ساختەکاری دوور لە بەریەکەوتن دوور بە گژاچوونەوەی یەکتری دابڕێژین بۆیە ئەو نەوە زۆرەی کە ئێمە کەمینەیەکی لێرا دانیشتوین بەڵام دەیان هەزار گەنجی دەزڕنگین و بیرزەنگینی ئەم وڵاتەی ئێمە ئاوەز ڕووناکی ئەم وڵاتەی ئێمە بە خۆشیمان بیا بە ناخۆشی سەرکردە و ئایندەی وڵاتەکەی ئێمن یا بە حکمی قەدەر یا بە حکمی مردن ئەبێ ئێمە بەجێی بێڵین بۆیە ئەبێ ئەم پەیامە وەکو ڕاکردنی یاری پۆستە پەیامەکە لە کاتی خۆیان بگەێنین بەم نەوەیە و نەوەکان یەکتری تەواوکەن نەگوەکو ئێستا و ڕابردوو نەوەکان یەکتری لە بین بەرن سەرکەوتن بۆ ئەم پێشانگایە خوازم سواسی ئامادەبوونی هەمووتانەکەم کوردستان هەمیشە ئاوەدان بێ و سلێمانیش هەمیشە لە پێشەوایەتیا بێ و ئێوەی خۆشەویستی شاد و سەربەرز و سەرکەوتوو بن.